والله ئامادەنی بە شۆفڵ دەبات دوکانەکەم بەتەمانی چۆڵیکەم لەگە جەماعەتە نەوەڵە شوێنتر نیە ئیشی تیا بکەم لەکوێ بڕۆم وشو نەوەڵایە شوێنتر نیە ئیش تیا بکەین کاک چەند ساڵە بەخۆدانیش وڵاو تقریبا 20 ساڵە بێ 22 ساڵە بێ خۆ چاکە زانم 22 ساڵە بێ لەم بازاڕە ئیشەکەین هەمومان 22 ساڵە بێ لەم بازاڕە ئیشەکەین دوکانەکان هەر هەمومان بە پارێکی زۆرشم دوکانەکان سێ دەفتەرم پێداوە سێ دەفتەرم پێداوە ئێستا هاتوون لەسەرتان چی ئاوڵارێن کاکە چۆڵیکە و دەرچنە دەرەوە کەشتی وا چۆنە بێ یەک شوێنێکش نییە بەدیلێکی بێنێ کاکە بڕۆ فڵان شو ئیشکە یەک شوێن نییە دوکان نییە دوکانە کوێ بگرێن بە ئیشەکان گەشتی مەڕبوتە پێکەوە 19 دوکانن تقریبا ڕاستە 6 ماڵی لەسەرە 6 ئایل لەسەرە 6 عائلە 6 ئایل ئارادە چۆ دەرە بەڵێ ئارا ڕاستە 6 ئایل لەسەرە هەر دوکانی سێر نەفەی لەسەرە بێ لە عربانەکان تقریبا 100 ئایل زیاتی لەسەر بە هەمووەوە باشە داواکاریتان چییە وڵا داواکاریمان لە شێ خۆمان بینەوە نەوەڵای بەتەمانی دەرچین ڕاستی محەممەدی ئەو ڕۆژە پۆلیس وتی کاکە ئەتان بم وەسە زودی یەکەم نەفەرەوە ببەرە وتم ئیشترم پێ ناکرێ بۆ کوێ بڕۆم کاکە وتیان بۆ چۆتان بین بۆ هین مرکز قۆریە وتم من یەکەم نەفەرم ئاوادەم بێم لەگەڵتا پێ من ئیشترم پێ ناکرێ کاکە شتام ڕۆژ دەجێمە بەس خوا شکە بین تکە شک نابێت